کورتەفیلمی ژووری سوور بەرهەمی دەرهێنەری لاو لیلیان ئەمیرە و ئاوارە عومەر سیناریۆکەی نووسیوە. ئەم کورتەفیلمە لە چەندین فیستیڤاڵی سینەمایی ناوخۆیی و دەرەوەی کوردستان بەشداری کردووە و سەرنجی ئامادەبوانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. کورتەفیلمی ژووری سوور بەسەرهاتی ژنێکە کە لەگەڵ کچەکەیدا بەتەنیا لە ماڵێکدا دەژی، لەگەڵ ژیاندا لە ململانێدایە بۆ دابینکردنی بژێوی خۆی و مناڵەکەی، بەڵام چواردەورەکەی گومانی خراپی لێ دەکەن و ئاستەنگی بۆ دروست دەکەن. گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ دەرهێنەری کورتەفیلمی ژووری سوور لیلیان ئەمیر. لیلیان سڵاو لێبێ، سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. زۆر سپاس بۆ ئێوە. زۆر سپاس. کورتەفیلم دەتوانێت درێژەی ژان و سەختی ژنی ئەمڕۆمان بۆ دەربخات؟ بەڵێ، لەبەرەوەی ئێمە لە توانای ئەومان نییە فیلمی درێژ بکەین، بۆیە کورتەفیلم ئەتوانین بە کورتەفیلم ئەو سەختیانەی کە لە ژیانی ڕۆژانەمانە ڕوئایەت ئەتوانین بە کورتەفیلم دەریبڕین. بەڵێ، ئێستا بەرەمهێنانی فیلم هیچ سەختیەکی تیا ماوە؟ بۆی ئەو قسەیەکەم لەبەرەوەی تەکنەلۆژیا لە لووتکەدایە، تۆڵی چی؟ ئێستا سەختیەکە لەوایە کە تۆ بجۆ نییە، ئەگنا سەختی نییە، چونکە ئەتوانی لە ڕێگای مۆبایلەکەی خۆشتەوە تۆ کورتەفیلمێک بەرهەم بێنێت. بەڵێ، بەڵام وەکو ئەوەی کە تۆ پێویستە بە شوێن ئەبێت، پێویستە بە ئەکتەر ئەبێت. خۆشبەختانە من هەموو ئەو ستافەی کە لەگەڵ مابوون لەم کورتەفیلمە هەمووی خۆبەخشانە هاتبوون، لەگەڵ بەشداری کورتەفیلمەکەیان کردبوو، خاتوو بەهرە کە ئەکتەری سەرەکی کورتەفیلمەکەیە، هەمویان خۆبەخشانە هاتبوون. یەکەم کارتە یاخود چەند کارێکی تر کردووە پێشتر؟ پێشتر چەند کارێکی کەم کردووە، بەڵام لەگەڵ هاوڕێیانم لە کۆلێژ، بەڵام ئەمە لە دەرەوەی کۆلێژە و وەکو ئەزمموی یەکەم کورتەفیلمە. تا چەند گرنگە ئەکادمی بخوێنی بۆ سینەما؟ طبعاً گرنگی زۆر هەیە، چونکە تۆ هەنگاوەکان ئەزانیت، ئەگەر زانی و بە چ هەنگاوێک کاتێ ئەپەڕیت و چی ئەەکەیت، ئەوە ئاسانترە بێ، ئەتوانی بە ئاسانی ئیشەکەی خۆ بکەیت. بەڵام ئەگەر ئەکادمی نەبیت، خبرەیشە هەبێ هەر باشترە، بەڵام یەکێکی وەکو من کە سەرەتامە تازە دەسم کردووە بە کاری دەرهێنان، بۆیە ئەگەر ئەکادمی نەم خوێندایە نەمەتوانی ئەو سەرکەوتنە بەدەست بێنم. بینەری سینەما بینەرێکی ڕاهاتوون یان بەشێکن لە تەواوی سینەما؟ بینەری سینەما ئێستا بینەری خۆمان هێشتا ڕانەهاتوون لەگەڵ ئەو کورتەفیلمانە، بەڵام واتە بەشێکیش نین لە سینەما بینەری ئێمە؟ بەشتە لەوەیە؟ بەشێکن، بەڵام بەشێکی زۆر کەمی، چونکە ئێستا بۆیە ئەڵم بەشێکی کەمین، ئێستا بە هۆی ئەو فستیڤاڵی نێودەوڵەتی سلێمانی کە ئەیکاوە دوهۆک و ئێستاەوە زۆر باش بووە، یعنی بینەرێکی باشی هەیە و خەڵک ئەچێت، ئەوە دەرگایەکی باشە بۆ کورتەفیلمەکەتان هەنگاوی ناوە بۆ کێ؟ خۆشبەختانە کورتەفیلمەکەم ئێستا لە فستیڤاڵەکانی دەرەوەیە، لە چەندین فستیڤاڵ بەشداری کردووە و لە فستیڤاڵی سێلێبرتی خولی 25 لە ئیتالیا بۆتە خاوەنی خەڵاتی باشترین فیلم، کاندیدیش بوو هەر لەو فستیڤاڵەیە بۆ باشترین مۆنتاژ، و لە فستیڤاڵی زەنجێبار خولی 19مینی کە فستیڤاڵێکی زۆر باشە لە ئەفریقا، لەوێش بەشداری کردووە و لە چەندین فستیڤاڵی کێشە ئێستا لە پەخشایە. لە ئێستا فستیڤاڵێک هەیە لە ئیتالیا بە ناوی سالینتۆ، لە پێشبڕکەی خەڵاتایە لە بەشی خانمان. دوای کورتەفیلمی ژووری سوور بیرت لە چی کردوێتەوە؟ هێشتا بیرم لە هیچ شتێک نەکردوێتەوە، چونکە ئەمە تەجروبە یەکەم بوو. سیناریۆم داناوە، یعنی بۆ فیلمی درێژ، ئەمە وەکو ئەزمونێک کردووە کە بزانم لە ئەگەمە چۆ وە توانای ئەوم هەیە کە من بەتەنیا وەکو ئافرەتێک بتوانم فیلمێک بەرهەم بێنم، فیلمێکی کوردی کە مۆرکی کوردی پێوە بێت، کە باز لە کۆمەلگاکەی خۆم بکەم و باز لە کێشەکانی کۆمەلگای خۆم بکەم. ئیشەڵڵا هەنگاوانم بۆ فیلمی درێژ. لیلیان سپاس سپاس بۆ ئێوەش، لەگەڵمانە، سەهیوای سەرکەوتنە بۆ خوازی. زۆر سپاس بۆ ئێوەش.